چیرۆکەکانی مەسنەوی نووسین و ئامادەکردنی محەممەد قاسمزادە وەرگێڕانی بەرزان محەممەد. ئەم بەرهەمە لەلایەن ناوەندی چاپەمەنی ڕۆژهەڵاتەوە چاپ کراوە. خوێندنەوە و بەدەنگیکردن دەستگای میدیایی هاوڵاتی. دەفتەری دووەم. بازی پادشا لە ماڵی پیرەژن. ڕۆژێ بازی پادشا لە کۆشکی پاشایەتی هەڵهاتوو پەنای بردە بەر ماڵی پیرەژنێ کە خەریک بۆ ئاردی دەبێژە تاوەکو چێشتی پڕپۆڵە بۆ مناڵەکانی دروستکە. پیرەژن کاتێ بازەکەی بەو حاڵەوە بینی بەزەیی پێیداهاتەوە و گرتی و نەوازشی کرد. پاشان پێی بەست و باڵی کرد و چنگورەکانی بڕی و پەڕەکانی کورد کردەوە تا پاک و خاوێن ببێتەوە. پیرەژن هەر بەو جۆرەی کە چارەسەری دەکرد دەیوت ئەو بێ ئاوەزانە بە چاکی چارەیان نەکردووی چونکە پەڕ و نینۆکەکانت درێژ بوونە، تۆ بەهۆی ئەو کەسانەوە نەخۆش کەوتووی، دەبووە بەهاتبای بۆ لایدایە تاوەکو تیمارت بکات. بازی بەستە زمان بەدەست پیرێژنەوە دیل ببوو. لەو لایشەوە پادشا و سوپاکەی بە درێژایی ڕۆژ بە دوایدا دەگەڕان. کاتێ شەو داهات لەشکر بە یاوەری پادشا دەگەڕانەوە بۆ کۆشک. لە پڕێکدا شا بازەکەی خۆی لە ماڵی پیرێژندا لە نێو خاک و خۆڵدا بین. بەبینینی بازەکەی کەشکۆی کۆشکی لە دەستدا بوو، تووشی بەدبەختی ببوو، فرمێسک بە چای پادشادا هاتە خواری و ڕووی تێکرد و وتی ئەمە سزای تۆیە کە بێوەفاییت کرد و لە نیعمەتی من هەڵهاتی و لە ماڵی پیرەژنێکدا گیرسایتەوە، دەبوایە تووشی وەها بەدبەختیەکیش ببوویتایە. پادشا ئەوەی وت و دەستێکی بە پەڕەکانی بازەکەدا دەهێنا و نەوازشی دەکرد. بازەکەش تەماشای پادشای دەکرد و بە زمانی حاڵ پێی دەوت کە من تاوانبارم و پەشیمانم لەوەی لە بارەگای تۆ هەڵهاتم، بەڵام لە بارەگای تۆدا کاتێک کەسێ سەرمەست دەبێت ئەگەر پێیەکی لاردانە داوای لێبوردنی قبول بکە. ئەگەر نینۆکەکانمیان بڕی خەمم نییە چونکە پادشایەکی وەک تۆم هەیە، نینۆک دووبارە دەڕوێتەوە. ئەگەر پەڕووباڵیان کردوم خەمم نییە، لە بارەگای تۆدا سەر لە نوێ پەڕووباڵ دەردەکەمەوە و سەر لە نوێ تا پەرپەڕۆچکەی ئاسمان لە شەقەی باڵ دەدەم. لێکدانەوەی چیرۆکەکە. ئەم چیرۆکە تیشک دەخاتە سەرە و بابەتەی کە هەموو دڵێک شوێنی حەقیقەت و ڕاز و دانایی نییە. دڵسۆزی جاهیلانە پەڕووباڵی بنیادەم دەکات کە پێویستی فڕینیەتی. هاونشینی لەگەڵ دڵسۆزانی نەزاندا دەبێت تەمایەی زەرەرمەندی و زیان. باز کە جێی لەسەر دەستی سوڵتانە بەهۆی دووری لە جێگەی شیا و دڵخۆشکردن بە قسەی کەسانی نەزان لە شکۆی سوڵتانیەوە تووشی دەبێت بە تووشی دووکەڵ و تۆز و غوباری چێشتخانەوە. ئەمە سزای ئەو کەسەیە لە بەهەشتەوە هەڵدێت بۆ دۆزەخ. بۆیە دەبێت چاوەڕێوەها سزایەک ببێ و تەنیا کاتێ لەو زیانە ڕزگاری دەبێت کە بێدار ببێتەوە لە گوناهی خۆی و داوای بەخشیم بکات و بگەڕێتەوە بۆ شوێنی خۆی.